ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. 69 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ و دۆخی مافی مرۆڤیش لە هەرێمی کوردستان لە دۆخێکی ترسناکدایە. ئەمڕۆ 69 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ کە لە سی مادەدا پێک دێت و باس لە دۆخەکانی مافی مرۆڤ دەکات. با میوانداری بەڕێز سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان تا و توی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسەدەی. لە ڕۆژی جیانی مافەکانی مرۆڤدا ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە دۆخێکی مەترسیداردایە و هاوڵاتیان لە سەرەتاییترین ماف بێبەش کراون. 69 ساڵ لەمەوبەر ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤی ڕاگەیان. جارنامەکە پێک هاتووە لە سی مادە و باس لە مافەکانی مرۆڤ دەکات. جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ لە زۆرێک لە وڵاتانی جیهان جێبەجێ نەکرا و هەرێمی کوردستانی ژیەکێکە لەو شوێنانە. یادی ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤ لە کاتێکدایە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێم پێی ناوەتە قۆناغێکی مەترسیدار و هاوڵاتیان لە سەرەتاییترین ماف بێبەشن. ئەمڕۆ دەسەڵاتدارانی هەرێم بە نەدانی موچەوقوتی هاوڵاتیان گەورەترین پێشەلکاری بەرامبەر مافەکانی مرۆڤ دەکەن. بە پێی جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ هەموو مرۆڤێک مافی خۆیەتی خۆشگوزەران بێت، بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی گەندەڵی و نادادپەروەری هاوڵاتیان لە ڕەوشێکی نەهەمواردان. سەرەڕایبوونی داهاتێکی زۆر موچەخۆرانی هەرێم نیموچەکەشیان لە کاتی خۆیدا پێنادرێت، ئەو موچێش بەشی پێداویستیە سەرەتایەکانیان ناکات. یەکێکی دیکە لە پێشەلکاریەکانی مافی مرۆڤ بوونی نادادی کۆمەڵایەتیە لە نێوان بەرپرسان و هاوڵاتیانی هەرێم. بە زۆرێک بەرپرسەکان بوونە ملیۆنێر و ملیاردێر و میلەتیش کەوتووەتە سەرسازی عەلی. لە هەرێمی کوردستان نەک جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ جێبەجێ نەکراوە، بەڵکو مرۆڤ لە سەرەتاییترین ماف بێبەش کراوە. هاوڵاتیانی هەرێم دوای 26 ساڵ لە حکومڕانی پارتی و یەکێتی گرفتی کارەبا و خزمەتگوزاریەکانیان هەیە. لەلایەکی دیکەوە لە هەرێمی کوردستان لەسەر ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری چەندین تیرۆری ڕۆژنامەنووسان و تیرۆری سیاسی ئەنجام دراون و بکوژەکانیش دادگایی نەکراون. هاوکات بەپێی راپۆرتەکانی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان و دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ لە زیندانەکانی هەرێمدا پێشێلکاری بەرامبەر مافەکانی بەندکراوان ئەنجام دەدرێت و ئەشکەنجەش بوونی هەیە. پێشتریش وەزارەتی دەرەوەی ئەمریکا و چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی لە راپۆرتەکانیاندا ئاماژەیان بەوە کردبوو بازرگانیکردن بە مرۆڤ لە کەمپی ئاوەرەکان لە هەرێمی کوردستان بوونی هەیە. بەپێی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەرێمی کوردستان یەکێکە لەو ناوچانەی تێیدا پێشێلکاری زۆر بەرامبەر مافەکانی مرۆڤ دەکرێت. سەرەڕای زیادبوونی پێشێلکاریەکانیش ئەم دام و دەستگایانی کاریان ڕوبەڕووبوونەوەی پێشێلکاریەکانە لاوازن و نەیانتوانیوە سنوورێک بۆ پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ دابنێن، بە تایبەت پێشێلکاریەکانی دەسەڵاتدارانی هەرێم بەرامبەر هاوڵاتیان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک سۆران بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤە لە کوردستان. دۆخی مافەکانی مرۆڤ لە چی ڕەوشێکدایە؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەداخەوە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە. ئاستە خراپەکەش پەیوەست بە عقلیەتی حکومڕانی و دۆخی خراپی هەرێم و شەڕ و جەنگی ماڵوێرانکاری لە شەڕی داعش و شەڕی ئەم دواییانەی ناوچە کوردستانیەکان لە خوورمات و لە چەند ناوچەیەکی تر، هەموو ئەمانە وای کردووە کە بەداخەوە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان زۆر خراپ بێ بە ئاستێکە هەرێمی کوردستان وەک پێشێلکارێکی گەورەی مافەکانی مرۆڤ ناوی لە راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە دێت و لە راپۆرتە ناوخۆییەکانیشە ئاماری پێشێلکاریەکان بەرامبەر بە هەموو چین و توێژەکان بە تایبەت ڕۆژنامەنووسان، ئافرەتان، چالاکوانانی مەدەنی و بەداخەوە تۆماری پێشێلکاری مافەکانی مرۆڤ
ڕۆژ بۆ ڕۆژ بەرەو زیادبوون و هەڵکشان دەچێ و ئەوەی جێگەی نیگەرانیە ئەوەیە بەشێکی زۆری ئەم پێشێلکاریانە دەسەڵاتی جێبەجێکردن و لێ نێویاندا دەستگای ئەمنی ئەنجامدەری سەرەکی پێشێلکاریەکانن کە تا ئێستا کەس لەسەر ئەو پێشێلکاریانە نەبراوەتە بەردەم دادگا و لێپرسینەوە بۆیە بەردەوام پێشێلکاریەکان زیادی زۆر باش ئەوی کە بەرز بێتە هەرێمی کوردستان ناوچەیەکی مەترسیدارە ئەمە بەپێی پۆڵینی خۆتانە یاخود بەپێی پۆڵین ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە کە ناوچەی مەترسیدارن ئەگەر ناوچەیەک مەترسیدار بێت ینی بەچی پێوەرێک دەکرێتە ناوچەیەکی مەترسیدار بۆ مافەکانی مرۆڤ بۆ مەسەلەی ڕۆژنامە نووسان بەڵێ ئاماژە بەوا کرێ کە ناوچەیەکە پێشێلکاری زۆری تێدایە بەتایبەت تیرۆری ڕۆژنامە نووس کە بەداخەوە سیانزەی ئابی ساڵی 2016 کە کاتە ساڵێک و چەند مانگێک تێپەڕ دەبێ بەسەر ڕێکخراوترین تیرۆری ڕۆژنامە نووس لە شاری دۆ کە تیرۆری ویداد حسێنە ئەمە وا دەکات کە پیشەی ڕۆژنامە نووسی بە مەترسیدار لە هەرێمی کوردستان لە نێو راپۆرتە جیهانیەکان ئاماژەی پێ بکرێ دەبینین لە ماوەی ڕابردوو لە شاری هەولێر چ پێشێلکاریەکی گەورە بەرامبەر کەناڵێک کراکە ئۆفیسەکەی تێک دراوە پەیامنێرەکانی چەند کەناڵێک کەوتنە بەر پەلامار لە ناو حرەمی پەرلەمانی کوردستانە پێشێلکاری مافەکانی مرۆڤ بە ڕادەیەک هەڵکشاوە بەرامبەر بە پەرلەمانیش پێشێلکاری بۆ پێشێلکاری مەترسیدار لە پەلاماردانی پەرلەمانتار لە چەند ماوەی ڕابردووە ئەنجام دراوە سەرڕایەوەی کە ئێمە حکومڕانێتیەکمان هەیە ئەم حکومڕانێتیە دەستگای ئەمنی حیزبی هەیە و ئەم حکومڕانێتیە پەرلەمانی پەکخستووە و ئەوەی لێترسێ دەنگی جیاواز و ناڕازیە بۆیە ڕێگە بە لە یەک دوو ڕۆژی ڕابردووە لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵیا ڕێگە بە ئەنجامدانی کۆنفرانسێک ناکات نادات لەسەر ڕاگەیاندنی ڕاپرسیەک ڕێگە بە گردبوونەوە و دەربڕینی ناڕەزایەتی نادا لەم هەموو ناڕەزایەتی و بێمافیەی کە بەرامبەر بە خەڵک هەیە ئەمانە بەداخەوە وای کردووە هەرێمی کوردستان ببێتە پێشێلکاری زۆر باشە بەس ئەوەی کە بەڕێزوتت بۆ ڕۆژنامە نووسان ناوچێکی مەترسیدارە بەڵام لە بەرامبەریشە لەم ڕۆژاندا سەرۆکی لیژنی هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی ڕاپۆرتە نێودوڵەتیەکان لە چاوپێکردنێک بازەوەکە کە هیچ بکوژێکی ڕۆژنامە نووس نییە لە هەرێمی کوردستان یاخود مامۆستانی ئاینی نییە کە سزانە درابێت لە ڕاستیە حکوومەت بەداخەوە سەبارەت بە سەرجەمی پێشێلکاریەکان چ لە ناوخۆی هەرێمی کوردستان راپۆرت کرابێ یا چ لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەوانەی ناوخۆی بە هەند وەرنەگرتووە بە نمونە دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ ساڵانە دوو راپۆرتی هەیە کە لە ساڵێکا بێتە راپۆرتی ساڵانە پێشێلکاری زۆری تایە ئامار و تۆماری زۆری پێشێلکاری تایە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستا بە دوواداچوونی بۆ پێشێلکاریانە نییە تەنانەت لە تۆمارکردنی سکاڵا بەرامبەر بە پێشێلکارەکان کە دەستگای ئەمنین چ پۆلیس چ ئاسایش چ پێشمەرگە بێ ئەمانە تەسلیم بە دادگا و لێپرسینەوە ناکرێن جگەلەوە لە مەسلەی راپۆرتە نێودەوڵەتیەکانە حکوومەت هەر لە خۆیەوە لیژنەیەکی دروست کردووە ناوی ناوە لیژنەی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان کە لە هیچ شوێنێکی دنیا بەم جۆرە مامەڵە لەگەڵەوە ناکرێت کە تۆوەکو پێشێلکار لە راپۆرتێکە کەیسەکانت تۆمار بوو حاڵەتی بەدەمەوە چوونی تەندروست بۆ حکومڕانێتیە کە مافەکان بپارێزیە یاسا جێبەجێ بکە بەو جۆرەیە کە ڕاستەوخۆ کاتێک کە کەیسێک دەهێنرێت و ئاماژەی پێدەکرێت لێکۆڵینەوە دەکات لە حەقیقەتی ڕووداوەکە و ئیجراعات دەکات لەسەر پێشێلکارەکان بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوەیە بەڵام سەرۆکی و لیژنە دوو نمونەی هێناوەتەوە بۆ نمونە ڕۆژنامە نووسان و مامۆستایانی ئاینی دەڵێ هیچ کەسێک نییە کە سزانە درابێ و دادگای نەکرابێت لەسەر ئەم پرسەی بەڕاستی ڕۆژنامە نووس مامۆستای پێم سەیرە بەڕێز کاک دیندار زێباری و قسەی کردووە و زۆر بەداخەوە یعنی ئەوە قسەیەکە
بۆ بەلاڕێدابردنی حەقیقەتی واقعی هەرێمی کوردستانە ئەگەر نا ئەمە بە دوواداچوونی ڕاستی کەیسی تیرۆری ویداد حسێنە کە لەگەڵ هاوڕێیەکی پەرلەمانتارم ئامادەمان کردووە وردەکاری چۆنێتی تیرۆری ئەو ڕۆژنامە نووسە کە لە 11 ئابی ساڵی 2016 لە شاری دوهۆک ئەنجام دراوە لە نەتیجە ئەوە دەرکەوتووەکە ئەم تیرۆرە ڕێکخراوترین تیرۆرە وەک تیرۆری دەسەڵاتی ئەمنی لە ناوچەکە دێتە بەرچاو بەڵگەی تەواو هەیە بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی بەڵام پاش تێپەڕبوونی نزیکەی ساڵێک و 4 مانگ بەسەر ئەو تیرۆرە هیچ لێکۆڵینەوە بە دوواداچوونێکی جددی لە کەیسەکان نییە نەک ئەوە بەڵکو برایەکی وەکو ڕائیدی پێشمەرگە لە دەوام دەرکراوە مەترسی لەسەر ژیانی هەیە و منداڵێکیان لە پۆلی نۆی بنەڕەتی هەڕەشەی لەسەر بووە لە خوێندر دەرهێنراوە خوشکێکی و برایەکی دیکەی هەڕەشەیان لێکراوە تەواوی خانەوادەکەیان لە ژێر چاودێریان و ئەوانەشی نەک کە بکوژن دەستگیر نەکراون بەڵکۆی بانگێشتی لێکۆڵینەوە کراوە برایەکێتی پێیان و تۆ ڕۆژە تەلەفۆنی بۆ تۆ کردووە برای خۆی بان کراوە و یەکێکی تر بان کراوە لە کەیسەکە بۆ لێکۆڵینەوە و تویانە لێدوانی لە تۆ وەرگرتووە یەکێکی تر بان کراوە بۆ لێکۆڵینەوە تویان ئەمڕۆ مقابلەی لەگەڵ توا هەبووە ئەمە لێکۆڵینەوەیە لە تیرۆری ڕۆژنامە بۆ کاوە گەرمیانی و بۆ سەدەش عوسمان و بۆ سورانی مامەحەمە بۆوانیش ڕاست نییە کەیسی سۆرانی مامەحەمە هەتا ئێستا وەکو خۆی تەنها سکاڵایەکە و دەسی لێ نەدراوە کەیسی کاوە گەرمیانی تەنها ئەنجامدەرەکە دەستگیر کرا بەڵام بۆ کێی کردووە پلاندا ڕێژەری کێیە لەویا کەیسەکە کۆتایی پێهێنرا و کەیسی سەردەشت عوسمان بینیمان سیناریۆی بۆ دروست کرا بەڵکو قوربانیەکی تیرۆرکراوی ڕۆژنامەنووس کرا بە پلانداڕژێری ئەمڕۆ جێگری سەرۆکی حکوومەت باسی کرد ئەمە ئەگەر یاسە سەروەربێنە دەبوو لێکۆڵین لەم قسەی کرد با جێگری سەرۆکی حکوومەت خوبات تاڵبان ئەمڕۆ دەڵێ لە وڵاتە فیرعون دروست بووە ڕۆژنامەنووس دەکوژێت ینی ئەمەدان پێدانێکی ئاشکرانی ئەگەر یاسە سەروەربا دەبووە لێکۆڵینی و جدی کرابە وڵاجا ئەو جێگری سەرۆکی حکوومەتە کە ئەو بڵێ فیرعون هەیە و مافیا هەیە و بکوژی ڕۆژنامەنووس هەیە و هێشتا بۆیان نەگیراوە کەواتە وازە حەکێن ئەوانە جا لە حیزبەکەی خۆی بێیا لە دەرەوەی حیزبەکەی خۆی بەڕاستی سلمێنەری قسەکانی پێشووی ئێمەیە کە ئێمە دەڵین لە وڵاتە کۆمەڵێک وەکو مافیا و فیرعون نەژین دەسەڵاتی ئەمنی و سەربازیان هەیە دەستیان بەسەر نەوتا گرتووە خۆیان سجنیان هەیە خەڵکە کوژن خەڵک تازی بەدەن بوون بە مەترسی لەسەر ژیانی ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان خەڵک دەیگوتی ئەوە چاوتان بەم حکومڕانێتیە هەڵنایە ئەو جێگری سەرۆکی حکوومەت کاتێک کە شتێک ڕووی لە خۆیەتی ئەو جا بەدەنگ دێت هاوار دەکا و بەشێک لە ڕاستیەکان دەدرکێنی ئەگەر نا ئەوانە ئێمە دەمێکە وتومانەکە ئەوەی لە وڵاتە حکومڕانە ئەو جۆرە پێشێل کارە گەورانن کە واقعی هەرێمیان وا ناشیرین کردووە ناومان لە ناو راپۆرتە جیهانیەکان نابێت زۆر باشە گەر بینێ سەر مەسەلەی جۆری پێشێلکاریەکان ئەوەی کە لە کوردستانە هەیە ینی جۆری پێشێلکاریەکان چین ینی هەرەوەی کە ئەشکەنجەدامە پێشێلکاری دادەن یا خودەوەی کە ئێستا بۆنم لە حکومڕانیە کە خەڵک لە دۆخێکی خراپدایە لە ڕووی موچەوە تا چەند ئەمەش پێشێلکارێکی گەورەی مافەکانی مرۆڤە لە ڕاستیە خەڵکی هەرێمی کوردستان ئەرک بەجێ دێنن بۆ حکوومەتی هەرێم ئەوانەی کە فەرمانبەرن لە هەموو ئاستە جیاوازەکانە لە بەرامبەر بەجێهێنانی ئەرکەکانیانە مافیان لە لای حکوومەتە بەداخەوە حکوومەتی هەرێم دەمێکە بێمافی بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کردووە لە فەرمانبەرانەوە بە مامۆستا و بە پزیشک و بە هەموو چین و توێژەکان
بەرامبەر بە خانە نشینان، بەرامبەر بە خاوەن پێداویستی تایبەت، بەرامبەر بەوانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی مافی ئەویان هەیە حکوومەتە لانی کەمی ژیانیان بژێوی ژیانیان بۆ دابینکە، پێشێلکاری بەرامبەر هەموو پێنەدانی مافەکان دەبێتە پێشێلکاری. تۆ تەنها ئەرکم لێ بخوازی مافەکەم زەوت بکەی، ڕاستی ئەمە دووجار پێشێلکردنی مافەکە. تۆ ئەرکێک لە بەرامبەر مافێکایە مافەکە نادەیت و ئەرکەکەش هەر قورس دەکەی. ئەوەش بێمافیەکە بەڵێندەران، خاوەن کۆمپانیاکان، بازار هەموو گیرۆدەن بەدەزەوەی کام حکوومەتە مافەکانی زەوت کردوون و بەشێک لە مافەکان کە مافی سەرەتایی خۆیانە ئەوانەشی پێشێل کردووە و لی زەوت کردوون. قۆرەخکردنی بازار ئەوەش پێشێلی مافی بازرگانیە بۆ هەر هاوڵاتیە کە لە وڵاتە بیەوێ و بەرهێنان و بازرگانی و کاری بەڵێندەرایەتی بکە. قۆرەخکردنی بە کۆمپانیای حیزبی، بردننی داهاتی ئەم وڵاتە، مەحرومکردنی خەڵک لە ژیانی سەرەتایی و بێکارکردن، ئەمانە هەمووی ئەو بێمافیەیە کە حکوومەتی هەرێم بەرهەمی هێناوە بۆ خەڵک. ئەمە جۆرێکە لەو زەوتکردنی ماف و پێنەدانی ماف و پێشێلکردنی مافەی کە هی خەڵکە لای حکوومەت نایدا. بەشێکی تر دەستدرێژیە بۆ سەر مافەکانی خەڵکە، ئازادیەکانی خەڵکە، ئازادی کاری چالاکی سیاسی و مەدەنی کە ئێستا لە شاری سلێمانی و لە شاری دووهۆک دوو چالاکی مەدەنی دیار ڕفێنراون و براون. هەر ئێستا بەڵێ کە ئێستا ئێمە قساکەین لە چەند ڕۆژی ڕابردوو هەردووکیان لەلایەن دەستگای ئەمنی سلێمانی و دووهۆکەوە براون. لەسەر چی؟ و دوای ئەوەی بە دوواداچوون کراول کەس نازانێت چییە. دوایەوەی بە دوواداچوون کرا ئەوەی سلێمانی دوو ڕۆژ دیار نەبوو دۆزرایەوە لای دەستگایەکی ئەمنیە، ئەوەی دووهۆکیش لای دەستگایەکی ئەمنیە، بە خانەوادەکانیان و تۆ لای ئێمە میوانن. ئەمە سلمێنەری ئەوەیە کە لە وڵاتە یاسا نییە و دادگاش ئاگای لەم گرتنانە نییە. بە نمونە ئەمە هاوڵاتیە کە دوای 3 ساڵ و 6 مانگ زیندانیکردن بە بێتاوان دەرچوو. لەکەی ئەمە لە ساڵی ڕابردوو ئازاد بوو و پێشتر 6 ساڵ گیرە، دواییش 3 ساڵ و 6 مانگ گیرە تەنها لەسەر ناوەکەی. وەڵا ناوەکەی تۆ لە ناوی یەکێکە چیە؟ ئەم ناوە لە زیندانی خۆیانایە. یعنی تۆ ناو لە ناوی یەکێ بچێ کەم کەسە لە زیندانی خۆشیان نابێ بڵێن وەڵاوە تیرۆریستە ناوی تۆ لەوە چیە؟ بێ ناوەکەش بگۆڕی ئەو جا 3 ساڵ و 6 مانگی تر بگرن. دەمەوێت باسی ئەو کەیسە بکەم کە ئەم کەسە لەسەر ناوەکەی گیراوە. ئەو کەسە لە ڕاستیە ئەم پیاوەیە کە ناوی وەلید یونس ئەحمەدە، ناسراوە بە ئەبوو خوبەیب. ئەمە یەکێکە لەو کەیسانەی کە ڕووی دەسەڵاتدارێتی هەرێم ڕەشەکات، ئەوەندە ناشرینیەکە کە پێشێلکاری لەم جۆرە کەمە لە دنیاە. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵە، ئەوە نامەکەیەتی کە بۆ سەرۆکی هەرێمی پێشوو حکوومەت وەزارەتی ناوخۆی ناردووە. باسیت لە چی دەکە ئەو نامەیە؟ ئەوە نامەی ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکانە لە جنێڤ لەسەر ئەو کەیسە، لەسەر ئەم پیاوە کە ناوی وەلید یونس ئەحمەدە، خەڵکی کوردستانە، خەڵکی هەرێمی کوردستانە. ئەم پیاوە نەتەوەی گرتوەکان کە تەحقیقی کردووە لەم دۆسیەیە بزانە ئەڵێ چی. پێم خۆشە لەسەر ئەم کەیسە ڕاوەسین. یەکێکە لە پێشێلکاریە زەق و مەترسیدارەکان کە لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە. ئەم پیاوە قسەی من نییە، قسەی گروپی کاری ڕاگررتنی زۆرە ملێیە کە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوەی گرتوەکان لە جنێفەوە هاتووە تحقیقی تیا کردووە. ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ لە دەرەوە هاتووە لە بەریتانیاوە تحقیقی لەم کەیسە کردووە. ئەڵێ بەڕێز وەلید یونس ئەحمەد لە دەی شوباتی 58 لەدایک بووە، ڕەگەزنامەی عێراقیە. لە 6 شوباتی ساڵی 2000 بەڕێز وەلید یونس ئەحمەد سواری ئۆتۆمبیلەکە بێ لە هەولێر. دواتر پۆلیس ئەم ئۆتۆمبیلاگرن ئەڵێن TNT تیا بووە. دوای 3 مانگ شۆفێرەکە بەرەدەن
وەلید یونس لە ساڵی 2000 دەگیرێت بەبێ تۆمەت بەبێ دادگایی بەبێ بردننی بۆ مەحکەمە بەبێ بە فەرمانی دادوەر لە ساڵی 2010 دوای فشارێکی زۆر ئەمجا دەبرێتە دادگا. هاوڵاتیەک بگری 10 دانە ساڵ بیەڵیتەوە 3 ساڵی لە ئینفیرادی چارەنووسی دیار نەبێ، دوایش کە چارەنووسی دیاری کرا بیدەی بە دادگا دوای 10 ساڵ سیرکە. بە گوێرەی سەرچاوەکان هۆکاری گرتنی بە ڕێزی وەلید یونس دەگەڕێتەوە بۆی لە یەکێک لە کەناڵە تەلەڤیزیۆنیە لۆکاڵەکانی بزوتنەوەی ئیسلامی کاری کردووە. ئەو کاتە سۆراغی بەڕێز وەلید یونس تەنها دوای 3 ساڵ لە دەستگیرکردنی زانرا کاتێک توانیان لە ساڵی 2003 سەردانی بکەن، ئەمیش بە هاوکاری کۆمیتەی نێودەوڵەتی خاچی سوور کە لەو کاتە وەلید یونس لە ئینفیرادی ماوەتەوە و ئەشکەنجە دراوە. لە مانگی حوزەیرانی ساڵی 2010 پاش 10 ساڵ دوای پێشکەشکردنی داواکاریەک بۆ هۆکاری گرتنی ئەم کەسە حکوومەتی هەرێم لە وەڵام ماوەتی لەگەڵەوەی هیچ تۆمەتێکی فەرمیمان نییە لە دژی ئەم کەسە، بەڵام ناتوانین ئازادیکەین چونکە کەسێکی مەترسیدارە. هیچ تۆمەتێکیشیان لەسەری نیێڵێن وەڵامە ترسیدارە. لە ساڵی دوای 10 ساڵ لە مانگی ئابی 2010 دوای ئەوەی بەڕێز وەلید یونس بۆ ماوەی 10 ساڵ بەبێ تۆمەت و دادگاییکردن دەگیرێ، ئەم جارە بە شێوەی فەرمی و بە پێی یاسای تیرۆر کە 2006 دەرچووە تۆمەتبارەکرێ بە ناردنی فەرمان و ڕێنمایی لە زیندانەوە بۆ هاوڕێکانی لە کەرکووک و مووسڵ بۆ ئەنجامدانی کاری تیرۆریستی لە دووهۆک لە ساڵی 2009. تۆ سێ ئەم مەهزەلەیەکە 10 ساڵ بێت تۆ ئەم کەسەت لە زیندانە دانابێ بەبێ مەحکەمە بەبێ فەرمانی دادوەر. دوای 10 ساڵ بڵێ وڵات تۆمەتەکەی ئەوەیە لە ساڵی 2009 فەرمان و ڕێنمایی ناردووە کاری تیرۆریستی ئەنجام داوە لە دووهۆک. وەڵڵاهی ئەمە لە هیچ شوێنێکی دنیای نادیموکراسیشان نییە کە یەکێک 10 ساڵ بیڕفێنی تۆمەتەکەی ئەوە بێوەڵا لە سجنەوە ڕێنمایی ناردووە کاری تیرۆریستی لە شاری دووهۆک کردووە. یعنی کەس باوەڕ بەم درۆیە کاکە دەستگای ئەمنی بێت بۆ ئەوەی یەکێک شەرعیەت بدا بە کارە تاوانکاریەکەی کە 10 ساڵ بەبێ بەڵگە گرتوێتی. یعنی چۆن خەڵک لە زیندانەوە توانێت فەرمان بنێرێ بۆ بۆ دەرەوە لە مووسڵ و لە کەرکووک لە دووهۆک تەقینەوە بکە خۆشی لە هەولێر سجن بێ. ئەی کەس باوەڕ بەماکە؟ باش بزانین چی تری لێکراوە و هیچ بەڵگەیەکیش پێشکەش نەکرا. وتیان وەڵام ئەمە هەواڵدەری نهێنیە. ئەی کوا هەواڵدەرە نهێنیە کە نەچوە دادگا؟ ئەی راپۆرتەکەی بوونی نییە. وەلید یونس لە مانگی کانونی دووەمی 2011 ئەم تۆمەتانەی پێوترا کاتێک گوازرایە بۆ بەندیخانەی دووهۆک، واتە لە حەڤەی ئازاری 2011 وەلید یونس بە 5 ساڵ حکم درا لە دادگای تاوانی دووهۆک. دادگاش تەنها و کاتەی بۆ ئەژمار کردووە کە 2010 تۆمەتبار کراوە و ئەو 10 ساڵی بە بێ هیچ بۆ حساب کرا. 10 ساڵ بی لە زیندانابی 5 ساڵ حکم بن بە تۆمەتیەوەی تۆ کە لە سجن نابووی کاری تەقینەوە کردووە. جگەلەوە لە 19 ئەیلولی 2011 دادگای تێڵچوونەوە پاڵپشتی حکومەکەی کرد. لە 12 حوزەیرانی 2012 یونس گوازرایەوە بۆ بەندیخانەی محەتە لە هەولێر. لە سەرەتای 2014 دەبوو ئازاد بکرێ، ئازادیان نەکرد و بڕیار بوو لە مانگی ئازاری 2015 ئەو تۆمەتە ناڕەوایی خرابووە سەری حکومەکەی تەواو بێ و ئازاد کرێ. هەتا ئێستا کە من و تۆ قساکەین وەلید یونس ئازاد نەکراوە. تا ئێستا ئازاد نەکراوە. 10 ساڵ بە نایاسایی بیگری 5 ساڵ حکمی بی 2 ساڵ بەسەر حکومەکەش یا تەواو ببێ، واتە ئێستا 17 ساڵە لە زیندانە. دوای ئەوەی بە نایاساییش 5 ساڵ حکم دراوە ئازادی ناکەن. ئەوە ئەمنستی ئەنتەرناشناڵ لەسەری هاتۆتە جواب. ئەوە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوەیەگرتوەکان لە جنێڤ لەسەری هاتۆتە جواب. ئەم حکوومەتی هەرێمە
ئەڵێ وەڵا بەری نادەم. حکوومەتی هەرێمی کوردستان یاسای خستۆتە ژێر پێڵاوی دەستگا ئەمنیەکانی حساب بۆ هیچ کەس ناکە و گەورەترین چەکێک کە بە ناڕەوایەتی بەکاری هێناوە بەسەر خەڵکێکی وەکو هاوشێوەی وەلیدی یونس و خەڵکانێکی تر کە ئێستش بوونیان هەیە لە دادگاکانی هەرێمی کوردستان بە ناوی تیرۆر و بە ناوی مەترسی و بە ناوی هەموو ئەم درۆ دەلەسانەی کە کردوێتی. لە کاتێکا خۆی تیجارەتی لەگەڵ داعش کردووە، لە کاتێکا خۆی نەوتی پێفرۆشتووە، چەکی پێداوە، مامەڵەی مەترسیداری هەبووە، بەڵام خەڵکی کوڕی فەقیر و هەژاری لە مزگەوتەکانە بەم تۆمەت و ناوەناڕەوا مامەڵەی لەگەڵ داعش کردووە. بەڵێ بەرپرس هەیە نەوت، سەیارە، ئازوقە، چەکی داوە بە داعش کڕین و فرۆشتنیان لە بەینا هەیە تا هیچ کەسیان لەسەر نەگرتووە کە کەسی حەقیقین. بەڵێ بەڵگە هەیە هەندێک سایقتانکەریان گرت کە تەن نەوتەکەیان گواستبووە. سایقتانکەر چی بکە؟ بەڵام بەرپرسەکەی کە ئەمەی کردووە شاردیانەوە. ئەوەی هەموو ئەو پیکابەتیۆتانەی کە داعش بەکاری هێنە پێی فرۆشتون کەس نەیگرت. ئەوەی کە نەوتی ڕەشی لە داعشە کڕی و لە پاڵاوگەنە یاساییەکان ئای پاڵاو توی فرۆشتەوە بە خەڵکی هەرێمی کوردستان کەس نەیگرت. بەشێک لەو چەکانەی وڵاتان داویانە بە هەرێمی کوردستان لەم هەرێمی کوردستانەوە دراوەتەوە بە داعش بە پارە یا بە هاوکاری. بەڵگەتان لایە لەسەرمە؟ ئەمریکیەکان بەڵگەیان لایە و خۆشیان باشە زانن و گۆڤاری نیوزویکی ئەمریکی ئەو تەقریرانەی هەموو بڵاو کردوێتەوە. بەڵام خەڵکێکی فەقیر و هەژار کە دادگای تێ هەڵچوونەوە فەرمانی ئازادکردنی بۆ دەرکردون کۆمەڵێک گەنجن لە شاری هەڵەبجە، دادگای تەمیز تەزدیقی کردووە لێمانە هیچ تاوانێکیان نییە. دەستگای یاساییش ئەڵێ بەریان نادەم. لە هەڵەبجە؟ بەڵێ ئەڵێ بەریان نادەم. بۆچی بەریان نادات؟ بە هەوەسی ئەو بێیاسایی کە ئەوەی کە. بۆیە ئێمە لە هەرێمێکە ئاژین کۆمەڵێ چەک بەدەست یاسایان خستۆتە ژێر پێی خۆیان، کیان بوێ دەیگرن، کیان بوێ دەیڕفێنن، کیان بوێ هەڕەشەی لێەکەن، کیان بوێ سارانەی لێسەنن. بۆیە بەداخەوە ئەیڵێم هەرێمی کوردستان ناو ناوبانگی هەر بە دزی و گەندەڵی ناشرین نەبووە. بەم پێشێلکاریە گەورانە ناشرین بووە کە ڕەنگە خەڵکی کوردستان نەزانێ هاوڵاتیەکی ئاوا فەقیر بەبێ تۆمەتێک بیفڕێنی 17 ساڵ هێشتا بڵێ بەریشی نادەم، کەسیش نەوێرێ باسی بکە. ئەمەی لە وڵاتە ڕووەدا هەموو کارەساتی گەورەیە. خەڵکێک لەسەر پارەی تەزویر لێرە لە سلێمانی سعات 11 شەو گیراوە، لە ئاسایشی هەڵەبجە 11 ڕۆژی کە ڕۆژ بۆتەوە بۆ بەیانیەکەی بە خێزانەکەیان تۆ بڕۆ تەرمەکەی لە پزیشکی دادوەری وەرگرەوە. بە یەک شەو بە چەند سعاتێ لەژێر تەعزیبا کوشتویانە. ئەمە کەی لەو ماوەیە؟ بەڵێ لە ماوەی پێشواوێکێکە لەو کەیسانی تا ئێستا لێکۆڵینەوەی لێ ناکەن و لیژنەشی لێ دروست ناکەن. سپاس دەکەم. ناوبڕێکمانە دوای ناوبڕێکە دەگرم بۆ لای بەرزان. وەڵێ بەرزان ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتان لەگەڵ هەموویانە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێ برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بەفیت نییە ئاخر بەفیت نییە. ئێستا لە بازاڕەکاندا برنجی مەحموود نەماوە ناوبانگەکەی لە دەستداوە. بەفیت نییە.
کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڕێزت ئەگەر باز لە دۆخی سیزنەکانی کوردستان بکەین پێشتر باز لەوەکە کە پێشلکاری هەیە ئێستا و پێشلکاریانە ماون بۆ من لە ئێستادا یاخود بنەبڕکراون و پێشلکاری کە بەرامبەر بە زیندانیەکان دەکرێت لە بەندیخانەکانی هەرێمی کوردستان. بەداخەوە زیندانەکانی هەرێمی کوردستان زیندانەکانی ئاسایش بە تایبەت شوێنی ئەشکەنجەدانن. وارچیە چێتە لایەوان کەمی هەیە بەبێ ئەشکەنجە دانپیانانی لێوەرگیرە کە ئەشکەنجەدان تاوانێکی نێودەوڵەتیە و عێراق پابەندی خۆی بە ئەو معاهدەی بەرەنگاربوونەوەی ئەشکەنجەدان واژۆ کردووە کە هەرێمی کوردستانیش دەکەوێتە ئەو چوارچێوەیە. بەڵام بەداخەوە ئەشکەنجەدان تا ئێستا تا ئاستی مەترسیدار ڕۆشتووە و کەیسەی کە پێش ناوبڕەکە باسم کردبووت لەسەر پارەی تەزویر سعات 11 شەو کەسێ بگری بەیانی 11 نیوەڕۆ بە خانەوادەکەی بڵێ بڕۆن تەرمەکەی لە پزیشکی دادی وەربگرنەوە. زیندانەکانی ئێمە پێش حکوم لە قۆناغی لێکۆڵینەوە شوێنی ئەشکەنجەدانن بۆ دانپیانانی بە زۆر. سەدان کەس لەوانەی کە ئێستا حکم دراون بە ناڕەوا بەشێکی هەمووینا لەژێر ئەشکەنجەی مەترسیداری نامرۆڤانە دانپیانانیان لێوەرگیراوە. جۆرە مەترسیدارانی کە بەڕێز بەسکرێ زیندانەکە ئێستا ماون بۆ نمونە چ جۆرێکن؟ ئەوە من نایڵێم. ڕێکخراوی هارتلاندی ئەمریکی راپۆرتی 2 ساڵی ڕابردووی کە لە ئازاری 2015 بڵاوی کردووە لەسەر ئەشکەنجەدان لە عێراق و هەرێمی کوردستان. راپۆرتەکەی دوو بەشە بەشێکی هەرێمی کوردستانە دەڵێت هەموو وەشکەنجانەی کە لە سەردەمی ڕژێمی لە ناوچوی بەعسا بەکاری هێنراون ئێستا لە بەشێک لە زیندانەکانی هەرێمی کوردستان بەکارەهێنرێن. جۆرەکانیان چینەوانەی؟ جۆرەکانی شێوازی زۆر نائینسانیانەی ئەشکەنجەدانن لە ئازاری جەستەیی شوێنە هەستیارەکانی ئینسان کە من بەڕاستی لەبەر هەستی بینەران ئێستا ناتوانم ئەو شێوازی ئەشکەنجانە باس بکەمەوە. یعنی زیندانی لە هەرێمی کوردستان هاتۆتە لامەڵێ من پیاوەتیم لە دەستدا و لە ژێر ئەشکەنجەیە. خەڵکی تر زیندانیە ئێستا لە زیندانەکانی هەرێمی کوردستانە باز لەواکە کە تەلی شیشی سەقف کە پێڵێن سەقفی مسەلح کراوە بە زەکەریە بە پلایس بە شێوازی نائینسانیانە
سەهۆڵ پێوە بەستن ڕاگررتنی لەبەر باران یعنی هەڵواسینی ڕاست و چەپ لێدانی لە شوێنە لە بنی پێی لە شوێنی هەستیاری یعنی ئەو شێوە دڕندانە نائینسانیانەی کە لە وڵاتە دیکتاتۆریەکان ممارەساکرێت لە هەندێک لە زیندانەکانی هەرێم ئەم جۆرە لە ئەشکەنجەدان ممارەساکرێت و تا ڕادەی کوشتن لە ژێر ئەشکەنجا بوونی هەیە جگەلەوە خەڵکێکی تر لە ناو زیندانەکانی هەرێمی کوردستان کوژراوەتەوە خنکێنراوە و دوایی وتراوە خۆی خنکاندووە ئەم کەیسە یەکێکە لەو کەیسانە ئەمە لە زیندانی دووهۆکە و گەنجێکە کە خوێن لە دەم و لوتی هاتووە و خنکاندنەکەشی لە نێو زیندان خۆ خنکاندن هەموو کەس باش دەزانێ گەر یەکێک خۆی بخنکێنێ ئەوانەی شارەزای توێکاری ئەو بواری تەشیعان باشەوە دەزانن کە گەر یەکێک خۆی هەڵبواسێ بە پەتێک خۆی بخنکێنێ حوتێک ژمارە حوتێک لە ملیار دروستە بێ لایەکی ملی دەگرێ بەڵام ئەگەرێکێ بخنکێنرێ ئەڵلقەیەکی خڕ لە تەواوی ملیار دروستە بێ چکە بۆی کەسێک بخنکێنرێ بە تەواوی دەبێ شتێک بکرێتە ملی و قەپات کرێ بۆیە هێڵێکی بازنەی لە ملیار دروستە بێ وەکو ئەمە کە لە پێشەوە و لە پشتەوەی هێڵێکی تەواوی داخرا و دروست بووە دواییش ڕێی هیچ تحقیقێ نەدراوە و توانە بیبەنەوە و خۆی خنکاندووە بۆیە ئەم دۆخێکی مەترسیدارە بۆ مافەکانی مرۆڤ و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تەواو چاویان ئاگاییان لە هەموو ئەم پێشێلکاریانە هەیە جۆرێکی تر لە زیندانەکانی ئەنجومەنی ئاساییشن کە کەس نازانێت لەکوێیە هەرچی لێیە ڕفێنراوە لە دەرەوەی دادگا بووە و لە دەرەوەی دادگا براوە دۆسی ئەوانەی کە پێی دەڵێن بێسەر و شوێنەکان هەموو لەو زیندانانی ئەنجومەنی ئاساییشان لە هەردوو دەفەر بۆیە خەڵکێکی زۆر تا ئێسش کە دەڕفێنرێ و نە لە زیندانەکانایە زیندانی هێنی ماوە هیچ بەڵگەیەکە لەسەرەوەی چکە بەرپرسانی بەڵێ من ئەمڕۆ پێشتر ڕەتیان کردوێتەوە ئەمڕۆ پارێزەری یەکێک لەو گیراوانەی کە ساڵێک و چەند مانگێکە دەستگای ئەمنی بردوێتی بەڵام تا ئێستا کەس نازانێت لەکوێیە لە هیچ زیندانیەکانیە ئێمە لەکوێیە ئەمە سکاڵای هاوڵاتیەکە بۆ سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ کاڵێ لە 1/6/2016 براکەم تا ئێستا چارەنووسی دیار نییە تەلەفۆنێکی لە دەستگایەکی ئاسایشی ئەم هەرێمەوە بۆ هاتووە ئیتر نازانین لەکوێیە خەڵکێک هەیە لە زیندانەکانی هەرێمی کوردستان ئێستا کە من و تۆ قساکەین 14 ساڵە لەوێ بەبێ محکەمەکردن 12 ساڵە لەوێ بەبێوی بێن بە محکەمە و هەرێمی کوردستان کێشەی گەورەی هەیە ئەگەر تەماشا بکەی 7,000 دیلی داعش هەیە لە هەرێمی کوردستان تۆزانی یەک کەس نەدراوە بە دادگا هەتا ئێستا لە هەرێمی کوردستان چەکدارانی داعش نازانی لەکوێ زیندانین و نەش دراون بە دادگا و هیچیان دادگایی نەکراون لەسەر هەموو ئەو تاوانانەی کە دەرحەق بە خەڵکی ئەگەر دادگای کرابە سوودی چی و نمونە بۆ کەیسەکان بۆ سەلماندنی ئەو تاوانانەی کە کردویانە دەرحەق بە خەڵکی کوردستان لە شنگالەوە هەتاک و گوڵاڵە ئەو هەموو کوشت و بڕ و ڕفاندن و بەڵامەوە بەوە جێبەجێ دەکرێت بۆ نمونەگەر دیلێکی داعش بوونە دادگایەکی نێودەوڵەتی بۆ بۆ کەیسی یەزیدیەکان بۆ کۆمەڵی ئەوان ڕێگر بوون لەوەی کە کەیسەکە ئێمە بردومانەتە دادگای لاهای ڕێگر بوون لەوەی کەم کەیسە لە مەحاکمی دەولی ئیشی بۆ بکرێت بەرپرسانی هەرێم ڕێگر بوون بەرپرسانی هەرێم کەیسی جینۆسایدی شەنگال لەبەرەوەی بە ناوی منەوە بوو لەبەرەوەی خۆیان وەکەم تەرخەم تایە تۆمەتبارەکران ئامادە نەبوون هاوکاری بکەن بۆ یەو کەیسە لە دادگا بچێتە پێش تا ئێستا وەک خۆی ماوە بەچی دەچێتە پێش بەچی دەچێتە پێش دادگای تاوانی نێودەوڵەتی دوایی نامەیان کە نردویانە بۆ من داوا ئەکەن ناسنامەی جەنگاوەرێکی داعش کە هەڵگری ڕەگەزنامەی وڵاتی ئەندامی دادگاکەیانە بدرێ بە دادگاکە بەڵام ئامادە نەبوون ئەمە بکەن یعنی تەنها لەسەر دەتوانرێت بەمە بەرەپێش چوون ببرێ داواکاری گشتیەڵێ بەڵێ ئێمە ئەوە ڕێگایەکە بۆی لێوەی بینە ناوەوە
لە ڕێوەی عێراق ئەندامی مەسەرەن دیرێکی داعش بنێن بۆ دادگای لە های لەبەرەوەی ئەم کەیسە لە دادگای نێودەوڵەتی نابێیشی لەسەر کرێ. ئێستا هەوڵێک هەیە دادگای عێراقی دروست بکرێ بۆ تاوانی سپایکەر بۆ دادگاییکردنی داعشەکان و بۆ پێشێلکاری پێشمەرگە کە تۆمەتبارەکرێ بە تەقاندنەوەی ماڵی عەرەب لە هەندێک لە گوندەکان. ئەمان هێندە ڕێگر بوون لەوەی ئەم کەیسە لە دادگای نێودەوڵەتی وەرگیرێ ئەم تاوانانە. ئێستا دادگا لە عێراق دەویسترێت تەشکیل بکرێ بۆ ڕووداوی سپایکەر ئەوەی کە عێراقیەکانیان سەربازە عێراقیەکانیان سەربڕی و خستیانە دیجلە و بۆ ئەو پێشمەرگانەی کە گوایە پێشێلکاریان کردووە لە راپۆرتی ئەمنیستی ئینتەرناشناڵ چەند جارێک ناوی هەرێمی کوردستانەوە. بەداخەوە ئەمانە نەهاتن ئەم کەیسانە بکەنە دەستکەوت بۆ پارێزگاری لەم میلەتە بۆ سزادانی تاوانباران. ئێستا خەریکن خۆیان وەک تاوانبار دەبرێنە دادگا لە پێناوی چییە؟ لە پێناوی ئەوەی خۆیان لە پرسیینەوەیان لێ نەکرێ شکست و کەم تەرخەمیان بە دوواداچوونی بۆ نەکرێ و خەڵکێک لەسەرەوەی نوێژی زیادەی کردووە لە مزگەوتا گیراوە بە تۆمەتی داعش بەڵامەوەی خوێنی پێشمەرگەی ڕشتووە ئێستا لای خۆیانە نایەن بە دادگا و دادگاییش ناکرێ لە هەرێمی کوردستان بە شەکل و گەنجانەی کە بە تۆمەتی ئەوەی وەڵا ئەمانە سەر بە داعشن هیچ تاوانێکیان نەکردووە. کاتمان کەمەوە گەر بینە سەرەوەی کە پێشتر بازەوە کە بازرگانی کردن بە مرۆڤ هەیە ئەم حاڵەتە ماوە یاخود جۆرەکەی چییە حاڵەتی بازرگانی کردن بە مرۆڤ؟ بەداخەوە ئەوە زیاتر کۆ بێتەوە لە باندەکانی لەشفرۆشی و مەسەلەی لەشفرۆشی کەەوە بە پێ راپۆرتی UN Women هەندێک خەڵکی بەرپرس لە ناو دەستگای جۆرا و جۆری حکومیە تایە بەرپرسن یا تایە تێوەگلاون ئەوانە بەشێکن لە لەشکڕەکانەوانە بەرپرسی باڵە وڵات تایەتی جۆرا و جۆرە ئەوانە لەشکڕن کە بازرگانی کردن بە مرۆڤ لەو ڕوانگەیەوە تۆمار کراوە لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و بوونی هەیە لە هەرێمی کوردستان باندی لەشفرۆشی باشکرا لە هەندێک شوێن لە شارەکانی کوردستان لەسەر جادە وەستاون معامەلاکەن و ئەڕۆن و زۆر باش. ئەگەر دوا پرسیار لەسەر مەسەلەی خورماتووە لەم بارودۆخەدا کە پێشێرکارێکی زۆر بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دەکرێت تاکوێستا راپۆرتێکتان بڵاو کردوتەوە لەسەر دۆخی خورماتوو و پێشێرکانی حەج شابی بەرامبەر بە هاوڵاتیانی خورماتوو دەکرێت لەم ساتەوەختە؟ بەڵێ ئێمە لە پەرلەمانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیکی تایبەتمان بەو دۆخە کرد و بەندە راپۆرتێکم خستە ڕوو لەسەر و پێشێلکاریانەی بەرامبەر بە خەڵکی کوردستان لە پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هاوڵاتیانی مەدەنی کراوە لە تەقاندنەوەی ماڵەکانیان لە تاڵانکردنی لە سووتاندنی لە ڕاوەدونان و گرتن و ئەشکەنجەدان لە دەستدرێژی و لە ئاوارەکردنی زیاتر لە 100,000 خەڵک لەم دۆخە و بەردەوامی ئەم پێشێلکاریان دژە مرۆڤایەتیان ئەنجام دابێ بەدڵنیاییەوە ڕەگەزەکانی تاوان جۆرەکانی تاوانی نێودەوڵەتی هەندێکی لە خورماتوو بەرامبەر بە خەڵکی خورماتوو ئەنجام درراوە و تا ڕادەی پاکتاوی ڕەگەزی نەتەوەیەک لە خورماتوو سڕینەوەی ناسنامە و ڕەگەزی نەتەوەیەک هاتووە و دۆخی ئاوارەکان دۆخێکی زۆر ئینسانی مەترسیدارە کە منداڵتیایە لە سەرمایە مردووە و چەند کەسێک لەو ڕۆژەوە وفاتیان کردووە بەهۆی ئەو دۆخە خراپەیتیان لە ئاوارەکان. خەڵکێ لەسەر نەهەمواری ژیانی وفاتی کردبێ؟ بەڵێ 5 حاڵەت هەیە کە بەوەی ئەو ناهەمواری ژیانیان و ئەوەی کە بەسەریان هاتووە دوجار 5 بەسی چاوڵێکێ بۆ نمونە بۆ ڕاگررتنی ئەم دۆخە بۆ دادگای کردنیێوانەی کە مەسەرەن ئەو پێشێرکارێن ئەنجام داوە یاخود دەبێت چی لە ڕاستیە ئەوە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانمان پابند کردووە بەوەی کە لە دادگای ئیتیحادی سکاڵا تۆمار بکە چونکە بەپێی دەستور بەکارهێنانی سوپا بۆ پەلاماردانی هاوڵاتیانی عێراق ئەمە تاوانە کە عێراق ئەنجامی داوە و لە شاری خورماتوو تەنها کورد نییە بەرەو پێشێلکاری و تاوانانە بەرامبەری کراوە بەڵکو و تورکمانی سونە و عەرەبی سونەش بە هەمان شێوە و تاوانانەی بەرامبەر ئەنجام دراوە و تا ئێستاش ڕۆژانە تاڵان و تەقاندن و سووتاندنی ماڵ بەردەوامە و گرتن و هەڕەشە و ڕاوەدونان هەر درێژەی هەیە هێشتا نەوەستاوە. بەداخەوە ئەوە لە هەندێک لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لە ناوچە کوردستانیەکان
لە منطقەی زومار و لەو لای شنگالوانەش هەر ڕووی داوە خەڵکێگەر ئاوارە بوو و خەڵکێک تووشی ناڕەحەتی بووە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەنگاوی جددی بنێ بۆ ڕاگررتنی ئەوە ئەرکی نوێنەرانمانە لە عێراق و لە پەرلەمان بۆی کە ڕێ لەو تاوانانە بگرن دوتە زۆر بە کوردی سەبارەت بۆی کە دەتوانێت چۆن ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە ڕوبەڕووی ببوورە پێشێرکارەکانی مافی مرۆڤ ببینەوە دەبێت دەستگاکانی چاودێری ڕەوشی مافی مرۆڤ باشتر و بەهێزتر بکرێ و دەبێ ئەم پێشێلکاریانە کە دەخرێنە ڕوو هەموو ببنە و کەیسانی کە کاری جددی بکەین بۆی بەربگرین بەرەزووتر بەرپرسی باڵای لە پشتیانی قورس نییە نەخێری شتێ قورس نییە گەر ئیرادە هەبێ و بە هەمومان ڕوبەڕوویان پێشێلکاریە مەترسیدارانە بینە و چاوی لێ نەپۆشین بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سۆرا عومەر سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ کە لەم بەرنامەیە لەگەڵمان بووی سوپاس بۆ بینیرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە بەرهەمێنانی ڕۆنی سیارەوە لە هەمان کات دروستکردن و بەرهەمێنانی بەرمیل توانیمان لە ئەنجامی دروستکردنی ئەو کارگەیە بڕێکی باش بەرهەم بەدەست بێنین کە دەگەیشتە 25 تەن فلاش پۆینتیش جۆری ئەو ڕۆنە دیاریەکە زستانەیە هاوینەیە خود چونکە عادەتەن ئەو ڕۆنانە لە هاوینە ئەبێ فلاش پۆینتیان بەرز بێ